ئەمە بازاڕی موچێ توانین پێ بڵێن ناوی بنین بازاڕی موچە لە بەردەم بانکی دیلمانی شاری سۆرانە. هەموو مانگێک یان هەر کاتێک بڵێن کە موچە دابەشەکرێت لێرە کاسبکاران لە بەردەم بانکی دیلمان کەلوپەل و شومەک دێنن دایانێن بۆ ئەوەی کە بیفرۆشن لێرە. قەرەباڵغەیەکی زۆر دروستە بێت موچە خۆران لە دواوی کە موچەکانیان وەرەگرن لێرە لەو کاسبکارانەی کە شتەکان دانێن شتەکانیان نەکڕن. جا ئەوەی کە هەیە ئەمڕۆ کە موچەی خانشینان دابەشەکرێت کاسبکاران ڕەچاوی ئەویان کردووە خانشینان پێویستیان بەچی یاخود بڵێن ئەو خواردنانەی کە ئەو کەلوپەلانەی کە هێنن لێرە ئەیفرۆشن زیاتر پەیوەندە یاخود پێویستە بە کەسانی بەتەمەن هەروەکو دیارە ژاژی و پەنیر و لۆر و کەشک و زیاتر ئەو خواردنانەیان ئەو کەلوپەلانە دانراون کە کەسانی بەتەمەن ڕوولەکڕینیەکەن یاخود خواستیان لەسرە. ئەمڕۆ لە خەرەرایە دواییەوە ڕۆدەست بە دابەشکردنی موچە بکرێت و موچەی خانشینانیش دابەشەکرێت. کاسبکارانیش ڕەچاوی ئەویان کردووە کە ئەمڕۆ خانشینان لێرە موچەکانیان وەرەگرن هەر بۆیە زیاتر ئەو بابەتانیان لێرە داناوە کە خواستی لەسرە لەلایەن کەسانی بەتەمەنەوە.